لە درێژەی کاردانەوەکانی سزادانی 5 چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینان بە 6 ساڵ زیندانی بە تۆمەتی سیخوڕی و ڕوفاندن. حاکم شێخ لەتیف لە نووسینێکدا تەواوی پێشێلکاریە یاسایەکان لە پرۆسەی دادگایەکەدا دەخاتە ڕوو. حاکم شێخ لەتیف لە بەش یەکەمی نووسینەکەیدا و لە ژێرناوی پێشێلکاری ئاڕواڵەتیەکان حەوت خاڵی خستووەتە ڕوو دەڵێت بە پێی مادەی 53 لە یاسای بنەما دادگەریە سزاییەکان تۆمەتبار لەو شوێنە دادگایی دەکرێت کە لە ئەسڵدا شوێنی ڕوودانی تاوان بێت. بەڵام بەمەبەست دادگایەکە هێنراوەتە هەولێر چونکە دڵنیا بوون تاوانێک لە گۆڕێ نییە و هەر دادوەرێکی خاوەن ویژدان دادگایی ئەم کات بێبەریان دەکات. لەبەرەوەی پێشتریش دادگای داوانەکانی دوهۆک لە کەیسێکی هاوشێوەدا مامۆستا بەدەل بەرواری ئیفراج کرد و لە ناوەڕۆکی بڕیارەکەدا ئاماژەی بۆدا ئەو کردەوانی تۆمەتباری پێحەواڵی دادگا کراوە بریتیە لە ڕەخنەگرتن لە حکومەت و ئاستی خزمەتگوزارەکان و داواکردنی موچە کە ئەمانش تاوان نین و دەشتنەخانەی ئازادی ڕادەربڕین. بۆیە سەرۆکی حکومەت باش دەیزانی لە دادگاکانی دوهۆک یان هەر دادگایەکی دیکە دادوەرەکەی خاوەنی ویژدانی زیندوو بێت و باوەڕی بەسەر بەخۆیی دادگا و سەروەری یاسا هەبێ ئیفراجیان دەکات. بۆیە پرۆسەی دادگایکردنەکەیان هێنا بۆ دادگای تاوانەکانی هەولێر. لە خاڵی دووەمیشدا نووسیبێتی هەروەها سەرۆکی حکومەت یاریان پێش هەفتەیەک لە بڕیاری دادگا خۆی خستە جێی دادگا و بڕیاری دەرکرد کە ئەوانە تیرۆریست و جاسوس و تێکدەرن. ئەوەش پەیامێک بوو بۆ دادگا کە بە دەستێوەردانی زەقی دەسەڵاتی سیاسی لە دۆسیەکە دادەنرێت. لە خاڵی سێمیشدا ئەو پسپۆڕە یاساییە ئەڵێت دادگایەکە پەلەپەل و هەڵپڕووکاندن بوو لە ڕاستیدا هەر بەناو دادگاییکردن بوو. لە دوو ڕۆژ یەک لە دوای یەک کێشەکە بە پەلەیەک لای کرایەوە بێ ئەوەی دادگا خۆی جارێکی دیکە بەڵگەکان تاوتوێ بکات. سەبارەت بە بەڵگە دەنگیەکانیش گەرچی تۆمەتباران نکۆڵیان کردبوو کە ئەو دەنگە هی ئەوان بێ و داوایان کردبوو بۆ کەسانی شارەزا بنێردرێ، بەڵام دادگا ئەو داواکاری پشتگوێ خست. تۆمەتبارانیش سەرجەمیان نکۆڵیان لە تاوانەکان کرد. لە پێشلکاری چوارەمیشدا حاکم شێخ لەتیف ئاماژە بە پێشلکارێکی مەترسیدار و بێپێشینە دەکات کەوتە لە نوێنەری ئەنجومەنی یاسایشی هەرێم لە هەردوو قۆناغی لێکۆڵینەوە دادوەری وەرگیراوە کە ئەوە پێچەوانەی یاسایە، چونکە دەستگای یاسایش وەک پۆلیس ئەرکی سۆراخ و کۆکردنەوەی بەڵگەکانە لەو تاوانانەی بەپی یاسا دەکەونە دەسەڵاتی خۆیان و ئەوان ناون بەتەرەف لە هیچ دۆسەیەکدا و تەنها داواکاری گشتی نوێنەرایەتی مافی گشتی دەکات. هاوکات تۆمەتباران لە بەردەم دادگا ڕایان گەیاند ڕوبەڕووی هەڕەشە و فشاری مادی و معنەوی و ئازار و ئەشکەنجە بوونەتەوە و هەڕەشەی ناموسیان لێکراوە. هەرچی وتویانە بە زۆر پیاموتراوە کە ئەوەش پێچەوانەی مادەکانی 126 و 127 و 218 یاسای بنەما دادگەریە سزاییەکانە و دەبوایە دادگا دۆستەکە دوا بخات و لێکۆڵینەوە لەو بانگەشانە بکات بە جۆرێک ئەگەر ڕاست دەرچوون ئەنجامدەرانیان بداتە دادگا. بەڵام هەموو ئەوانەی پشتگوێ خست و بە پەلە پرۆزێ حکمێکی ناحەقی دەرکرد. شەشەم سەرپێشیش ڕێگری لە پارێزەرەکان کراوە لە قۆناغی لێکۆڵینەوەی سەرەتایی ئامادە بن لە کاتێکدا بەپێی هەمواری دەقی مادی 123 لە یاسای بنەما دادگەریە سزاییەکان مافی خۆیانە و ئەگەر بەبێ پارێزەر لێکۆڵینەوە کرابێت ئەوە ئەو دامپێدانانانە هیچ بەهایەکی یاساییان نییە. لە کۆتا خاڵیشدا حاکم شێخ لەتیف ڕوو دەکاتە دەسەڵاتدارانی هەرێم و دەپرسێت بێسەر و شوێنکردنی ڕاگیراوان و ڕێگرتن لا بینینی کەسوکاریان بۆ ماوەی زیاتر لە 4 مانگ لەکوێی قانون و یاسادا هەیە جگە لە غێری ڕژێما دیکتاتۆر و فاشیست و سەرکوتکارەکان نەبێ لە کاتێکدا ئەوە مافی هەموو ڕاگیراوێکە.